ئەوەی کە ئێستا بەدی ئەکرێت و هەموو ئاماژەکان پێمانەڵێن ڕەوتی داڕوخان و بێکەڵک بوونی ئەو ستاتوسە کە لە کوردستانە هەیە هەموو ماناواقعیەکانی خۆی خەریکە پیشانەدات. چییە؟ چ مەنتقێک وای کردووە ئەمە بمێنێتەوە؟ دەسەڵاتێک کە ناتوانێ موچە بدات درەنگی ئازوو ئەم دەسەڵاتە ئێوە ئەم ستاتوسەوە ئەم چوارچێوەیە زەرورەت و پێویستی خۆی لەدەستداوە. خواستی ڕزگاربوون لەم هەلومەرجە خواستێکی واقعیە. پرۆسەیەکمان پیشانەدەن کە پرۆسەیەکە کە پێمان دەڵێ ئەو دەسەڵاتە سەرنجام دەبێ ئەنتەگرە بێتەوە، تێکەڵ ببێتەوە بە بازار و هەلومەرجی سیاسی و قوارەی سیاسی سەراسەری عێراق و ئەوانە. ئەم یەک کاسەکردنەوەیە دەرناک و خەتەرناک و خوێناوی و دەردیستەر دەچێتە پێش یان بەعەکسەوە ڕوئەدات بە زۆر فاکتەر پەیوەندی هەیە.